ئەمڕۆ کە دووەم ڕۆژی کۆنفرانسەکەیە لە شاری سلێمانی و لە نێو زانکۆی کۆمار بەڵام سێمین کۆنفرانسی نێودەوڵەتی ئاڵنگاریەکان کە مەبەستمان بربەستەکانە ئاڵنگاریەکانی توێژینەوە و گۆڕانکاریە نوێیەکانی بواری زانستە کارپێکرا و مرۆییەکان بەڕێوە دەچێت. بێگومان ئەم کۆنفرانسە لە نێو زانکۆی کۆمارە بەڕێوە دەچێت و بە هەماهەنگی لەگەڵ دامەزراوەی ئیفات ئەکادمی کۆنفرانسێکی پراوپەر چڕوپەر لە توێژینەوەی زانستی کە لە نێو خودی کۆنفرانسەکەیە ڕنگدانەوەی ئەبێت بەشێکی گرنگی کۆنفرانسەکە بێت. جا بۆ ئەوەی زانیاری ورد لەسەر تەواوی کۆنفرانسەکە و ئامانج و مەبەستی ئەم کۆنفرانسە کە بۆ سێمین کۆنفرانسی نێودەوڵەتیە لە بەڕێوە دەچێتەوە لە زانکۆی کۆماریش ئەم ساڵ بە هەلێکی گرنگی زانی کە چەندین توێژینەوەی زانستی تێدا بخاتە ڕوو لە نێو خودی کۆنفرانسەکە. بۆ ئەوی بە ورتر زانیاریەکان وەرگرین پێم خۆشە بچمە لای میوانی یەکەمی پرۆگرامەکەم ئەچمە لای زۆر بەڕێز مامۆستا هێرۆ محێدین بەڕێزیان سکرتێری گشتی کۆنفرانس لەگەڵمان ئاوێت. مامۆستا گیان بێتە لای من. سڵاو لێبێت، سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو لە ئێوەش بەخێربن سەرچاو. مامۆستا هێرۆ بە هەر لەوە دەست پێ بکەین ئاماژەم بۆ کرد سێمین کۆنفرانسەکە بەڕێوە دەچێت و زانکۆی کۆماریش بە هەلێکی گرنگی زانی. ئامانج و مەبەستی ئەم کۆنفرانسە چی بوو کە ویستان بۆ سێمین کۆنفرانس لەم ساڵە بە شێوازێکی زۆر باشتریش خۆتان ئامادە بکەن لەگەڵ دامەزراوەی ئیفات ئەکادمی؟ سەرتا بەخێربیان، زۆر سپاس بۆ گرنگیدان بە بواری توێژینەوەی زانستی و بە بواری ئەکادمی. زۆر سپاس بەڕاستی پێی ئەزانین کە ئێوە لێرە ئەمڕۆ ئامادەن لەگەڵمان. لە ڕاستیە ئەم کۆنفرانسە سێهەمین کۆنفرانسی نێودەوڵەتیە، یەکەمین کۆنفرانس و دووهەمین کۆنفرانس ڕێکخراوی ئیفات کە دامەزراوەیەکی زانستی و ئەکادمیە لە وڵاتی ئەردن بۆ یەکەمین جار دامەزراوە ڕێکی خستووە کە خۆیان خەوانی زانکۆی خۆیانن و ئێستا با بڵین مەقڕی ڕئیسیان لە وڵاتی تورکیایە. ئەم ساڵ ئێمە پێمان خۆش بوو وەکو زانکۆی کۆمار بەشداری سێهەمین کۆنفرانسی نێودەوڵەتی بکەین لەگەڵ ئەوانە. دوو ئامانجی سەرەکیمان هەیە لە ڕاستیە. ئامانجی یەکەممان ئەوەیە کە زۆرترین خەڵک لە بەشی ناوەڕاست و خواری عێراق و وڵاتە عەرەبیەکانی تریش بانگهێشتکەین بۆ زانکۆکەمان بۆ ئەوەی زانکۆکەمان تەنها لە زانکۆیەکی لۆکاڵیەوە دەربچێت ببێتە زانکۆیەکی گشتی لە سەرانسەری عێراق. و ئامانجمان لەمە ئەوەیە کە هەماهەنگی دروستکەن لە نێوان توێژەرانە. بەڕاستی توێژەرانی زانستی بەداخەوە هەنێکیان تەنها لە ناو خودی شارەکانە بە تەنها ینی با بڵین هەماهەنگی نییە لە نێوان توێژەرە کانی دەروەی بڵێن لە ناو توێژەرەکانی دەرەوەی سلێمانی و شارەکانی تری کوردستانە. لەبەرەوە یەکەم با بڵین ئامانجی سەرەکیمان پەیوەندیەکی زانستیانە دروست بکەین، هەماهەنگی دروست بکەین لە نێوان توێژەرە ئەکادمیەکانە لە سەرانسەری عێراق و وڵاتانی دەرەوەی عێراقیش بە تایبەتتر وڵاتە عەرەبیەکان. ئامانجی دووهەمیشمان ئەوەیە، مەبەستمان ئەوەیە دەستنیشانی بربەستە دیارەکانی بواری توێژینەوەی زانستی بکەین. زۆرترین با بڵین کێشە کە دێتە بەردەم توێژەران ئەو کێشانە چین دەستنیشانیان بکەین و باشترین چارەسەر بخێنە ڕوو بۆ ئەو کێشانە. بۆ هەر بۆ مەبەستەش جگە لە وەرگرتنی ژمارەیەکی زۆر توێژینەوە و هەڵسەنگاندنیان و لە دواتردا بڵاوکردنەوەیان لە گۆڤاری زانستی چەند کەسێکمان بانگ هێش کردووە کە با بڵین قسەکەری فەرمین ئەتوانین بڵین کینۆت سپیکەر. ئەو کەسانی زۆر پسپۆر و کەسانی زۆر دیار و شارەزا لە بواری ریسەرچە لە بواری توێژینەوەی زانستیە. ئەو کەسانە پانەڵی زانستیان پێشکەش کرد لە ڕۆژی یەکەمە و ئەمڕۆژ چەند کینۆت سپیکەرێکی ترمان هەیە، زۆرترینیان لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاوە، لە ئوسترالیاوە، لە وڵاتی قەتەرەوە لە بەشدارن لەگەڵمان و هەروەها لە پاڵ ئەوانیش شارەزایانی بواری توێژینەوە لە زانکۆی کۆمار و لە سەرانسەری کوردستانە بەشدارن لەگەڵمان. مامۆستا هێرۆ ئەگەر بینە دیوێکی تری ئەم کۆنفرانسە کە ئەبینین هەمیشە لەم ساڵانەی دوایە واژ وتراوە و بە خۆشحاڵیشەوە چەندین خوێندکاری بەدەیان و بەسەدان خوێندکاری ماستەر و دکتۆرامانەیە لە بوارە جیاجەکانە کە چەندین توێژینەوەی گرنگیان کردووە. وەکو خۆشت ئاماژەت پێ کرد کە ڕەنگە توێژینەوەکان تەنیا لەسەر ئاستی کوردستان بوو بێت و کۆنفرانسی بۆ کرابێ، بەڵام ئێستا بە خۆشحاڵی و کۆنفرانسەکە بۆ بە نێودەوڵەتی کە ئێمەش وەکو وڵاتانی دەرەوە وڵاتانی گیان هیچمان کەمتر نییە و چەندین توێژینەوەی گرنگبان هەیە لەم نێوەندیە. کەواتە ئەگەر پرسیاری ئەوە بکەم جیاوازی ئەم کۆنفرانسە چی ئەبێت، یاخود گرنگی و بایەخی کۆنفرانسەکە چی ئەبێت بۆ کوردستان و بۆ داهاتوی کوردستانیش کە بتوانین جێدەستمان لە وڵاتانی هەم شارەکانی عێراق و هەم لە وڵاتانی جیانیش زیاتر هەبێت؟ لە ڕاستیە بۆ ئەم کۆنفرانسە جیاوازە ئەتوانین وا بڵین بۆ ئەم کۆنفرانسە گرنگترە لە کۆنفرانسەکانی هەتا ئێستا لە کوردستانە بەڕێوە چووە. ئەم کۆنفرانسە ئەتوانم بڵم گەورەترین
کۆنفرانسی نێودەوڵەتیە لەبەر ئەوەی لەپەڵ زمانی ئینگلیزیە کە زمانی فەرمی زانکۆی کۆمار و زۆربەی ناوەندە خوێندنە ئەکادمیەکانە لەپەڵ ئەو زمانەدا زمانی عەرەبیش بەشداری کردووە لە هەموو هەنگاوەکانی وەرگرتنی توێژینەوە زانستیەکان و قبولکردنیان هەتا کۆتایی بەم شێوەیەش زۆربەی زۆری توێژەرەکان لە ناوەڕاست و خواروی عێراق و هەروەها لە وڵاتانی مسر لە فەڵەستین لە وڵاتی سعودیا بەشداریان کردووە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە لینکێکی زۆر بەهێز دروست بکەین لە نێوان توێژەرانی کوردستان و توێژەرانی وڵاتەکانی ترا وڵات عەرەبیەکانی ترا بەم شێوەیە ئەتوانم بڵێم بەتایبەت باسی خوێنکارانی ماستەر و دکتۆراشت کرد ئەمە هەلێکی زۆر گەورە بوو زۆربەی زۆری ئەوانەی کە بەشداریان کرد لەم کۆنفرانسەیە خوێنکاری ماستەر و دکتۆران لە زانکۆ حکوومەکانی زانکۆ فەرمیەکانی خۆمانە ئەمە هەلێکی گەورە بۆ بووی توێژینەوەکانیان بڵاوکەنەوە لە گۆڤارێکی ئازبەرزا چونکە هەموو ئەوانەی بەشداریان کردووە لەم کۆنفرانسەیە بە چەند فلترێکی زۆر جیاوازە ڕۆشتون هەتا گەشتونێتە ئەوەی کە توێژینەوەکانیان وەربگیرێ و بڵاو بکرێتەوە و ئەو گۆڤارەی بڵاوێکاتەوە گۆڤارێکە کە زۆر گۆڤارێکی ئازبەرزە و گۆڤارێکی زۆر بنتمانە پێکراوە لەلایەن حکوومەتی هەرمی کوردستان و ناوەندی عێراقیشەوە لەبەرۆ زۆر خۆشحاڵین دڵنیان کە شتێکی زۆر جیاوازە بێت و سوودێکی باشە بێت بۆ هەموو توێژەران و ئەوانەی لە ناوەندی ئەکادمیا کارەکەن. دەسەکانە خۆش بێ بە ئومێدین هەمیشە لە پلەی سەرکەوتنا بن هەمیشە کۆنفرانسی لەم شێوەیە دووبارە بێتەوە لە نێو خودی کوردستانە هیچ پرسیارێکی تر یاخود هیچ کۆمنتێکی ترماوە لەسەر تاوی کۆنفرانسەکە هەر ئەوەندە زۆر سپاسان ئەەکەین دەست خۆشیتان لێ ئەەکەین ئامادەبوونتان جێگای باە خەبەراستی دەستان خۆش بێ و زۆر سپاس سەرچاو دەسەکانە خۆش بێت سپاس بۆ میوانەکەم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز مامۆستا هێرۆ مەحیدین بەڕێزیان سکرتێری گشتی کۆنفرانس کۆمەڵێک ڕوونکردنەوەی جوانیە وەک ئەوەی کە ئاماژەی پێکرد لە زاری خۆیەوە کۆنفرانسەکە بۆ خودی کوردستان بەتایبەت بۆ سەرجەم ئەو خوێندکارانی کە لە بواری ماستەر و دکتۆرایە کاریان کردو چەندین توێژینەوەی گرنگیان خستۆتە ڕوو کە ڕەنگە لە ساڵانی پێشوە تەنیا لە چوارچێوە یاخود لە سنووری هەرێمی کوردستانە توێژینەوەکانیان ڕنگدانەوەی هەبوو بێت بەڵام لە ئێستای کۆنفرانسەکە نێودەوڵەتیە و هەماهەنگی و لینکێکی بەردەوام ئەبێت لەگەڵ تەواوی با بڵێن سەرجەم ئەو توێژەرانی کە لەسەر ئاستی شارەکانی عێراق و بەڵام تەنیا ئەم کۆنفرانسە لە سەرجەم شارەکانی عێراقا هەماهەنگی کراوە وڵاتانی جیان بۆ ئەم ساڵ بەشداریان نەکردووە جا ئێستا ئەمەوێ گرنگی زیاتر بە توێژینەوەکان بین ئەو لیژنە زانستیانەی کە بۆ نمونە بایەخ و گرنگی و تایبەتمەندی ئەم کۆنفرانسە ئەخەنە ڕوو چەند پرسیارێکیشان ئاڕاستاکەین ئەچمە لای زۆر بەڕێز دکتۆر دیلان فەریدون بەڕێزیان سەرۆکی لیژنەی زانستی کۆنفرانس کۆمەڵێک ڕوونکردنەوەی باشمانەتی لەسەر تەواوی بابەتەکان و ئەو کەسانش کە بەشدار بووی کۆنفرانسەکەن دکتۆر دیلان سپاس بۆ ئامادەبوونت سلااو لەبێت زۆر سپاس بۆ بەڕێزن سپاس بەخێربێن دکتۆر دیلان هەربا لەوە دەست پێ بکەین ئەمەوێ بەشێکی گرنگی کۆنفرانسەکە بخینە ڕۆمەش بەشێکی تری دیاخود دیوێکی تری کۆنفرانسەکەیە ئەو بابەت و ئەو توێژینەوەی خراوەتە ڕۆ توێژینەوەکان چین ئەو کەسانە کێن کە بەشداریان کردووە دوجار هەندێک پرسیاری تریش زیاتر ئەیبەستینەوە بە تەواوی خودی کۆنفرانسەکە دووبارە بەخێربێن زۆر سپاس توێژینەوەکان هەروکو بەناوکە دیارەکە ئینتەرناشناڵە هەموو کەسێک توانێتی بەشدار بێت توێژەرەکانمان لە چەندین وڵاتەوە بەشدارن لە زیاتر ناوخۆی خۆمان لە عێراق و هەروەها دەروی عێراقیش توێژەری زۆری باشیتیە ئەوەکو بەشدار بکەن وەکو توێژینەوەکان بەسەر حوت ڕاکەدا بەژمەتە حوت تایپی بڵێن جۆری زانستی و بە مرۆڤایەتیەدا بەشبوون بۆ لە زانستەکانی وکو ماتماتیک و کۆمپیوتەر و هەندەسە و باڵێن ئەندازەی و هەروەها لە باری مرۆڤایەتەکانی شەوەکو بابەتەکانی پەروەردەی و زمان و شێوازی وانەوتنەوە و سایکۆلۆجی و زۆر بابەتی تریش دکتۆر دیلان ئەگەر ئەم پرسیارە ببەسمەوە بەم پرسیاری کە پێشووتر کردم لە چاوەوەی کە بۆ نەژمارێکی باش لە توێژینەوەکان خراوتە ڕوو ئەستی کوالیتی توێژینەوەکان لە چه ئاستێکی باشە بۆ کە دوێنێ یەکەم ڕۆژی کۆنفرانسەکە بوو ئێوە چۆن بە فلتەرەکانە توانیوتانە سەرجەم ئەو توێژینەوانە لێرە لەم کۆنفرانسەیە بەشدار بن و باشینەکان هەڵبژێرن بۆی قسە و گفتوگۆ و باس و خواستی تاوی کۆنفرانسەکە بێت تاوان تقریبا بە نزیکی 250 توێژینەوەمان بۆ هاتبوو لە بە هەردوو زمانی عەرەبی و ئینگلیزی با من زیاتر
باسی بەشی ئینگلیزیەکە کەم 176 توێژینەوەمان بۆ هاتە بووە زمانی ئینگلیزی لە هەر ئەو حوتبوارە جیاوازی کە باسم کرد ئاماژەم پێەیە لەوانە تەنها 89 دانەیان توانی وانە سەرکەون و بێنە هەڵبژێرن و با بڵین پەسەند بکرێن معنای وایە لە ژمارەیەکی زۆر لە 170 بیتە سەر هەشتان و معنی کواڵیتیمان پاراستووە زیاتر ڕاستی لەبەر ئینتەرناشناڵە کواڵیتی با بڵین بەلاوە ئاساستر وەک لە زۆرێتی ئەوە وەکو و پاشانیش هەڵسەنگێنەرەکانیشمان بە هەمان شێوە یعنی بەعادە دووشت لە ئاماگەر جەناب ئەوەی کە دوێنێ یەکەم ڕۆژی کۆنفرانسەکە بوو بۆیە من ئاماژە بۆواکەم چونکە ڕەنگە دوێنێ فیدباکێکی باشە بوو بێت لە سەرتاوی کۆنفرانسەکە فیدباکی تەواوی ئەو دامەزراوەی ئیفاد ئەکادمی کە لەگەڵ با بڵین زانکۆی کۆمار و هەم ئەم کۆنفرانسش کە ڕێکخراوە فیدباکی ئەوان چۆن ئەبێ بۆ توێژەرەکان یاخود بۆ خوێندکارانی ماستەر و دکتۆرا کە ئەم لینکە بەرداوامیە هەبێت ئایا توێژینەوەکانیان بەلاوە باش بووە کە بەم شێوازە لە کۆنفرانسێکی وهەیە هەماهەنگی بکرێت لە پاشوی کە پەسەند کران و شێوازی هەڵسەنگانەکان کە بە لە نظامی باڵین عالم پێڵین دەبل بڵایند واتە لە هەردوو لا نەزانرا واتە توێژەر کە توێژینەوەکەی ئەنێرێ ئێمە ناوکیلی ئەکەینەوە کەشینێرین بۆ هەڵسەنگێنەر ناوی هەڵسەنگێنەرەکەش نادرێ بە توێژەر واتە هەردوو لا یەکتیان لێبوونە پێوتر دەبل بڵایند لە دوای کە ئەم پرۆسەیەمان جێبەجێ کرد ئیفاد پرۆسەکەی بینی بەدڵی بوو ئینشاءڵڵا لە داهاتووە وادیوی پێین کە با بڵین لە ڕۆژنامەیەکی ئازبەرزا بڵاو کاتە کە پێڵین سکۆپەسی کیوت و کە بەڵێن جۆرناڵێکی سکۆپەس کردووە بڵێ بەلایەنەوە پەسەند بوو دکتۆر دیلان چ بابەتێکی تر هەیە کە جێی باس و خواست بێت کە بەڕێستان قسەی لەسەر بکەن لەسەر تەواوی کۆنفرانسەکە کە ئەمە بۆ داهاتووی کوردستان یاخود ئەم بوارە جیاوازانی کە لە توێژینەوەکانە لە خۆی گرتووە ئەمانە تا چەندێک گرنگ ئەبێت بۆ کوردستان بۆ نەوەکانی داهاتووش کە بتوانن سوود وەرگرن لە تەواوی ئەوەی کە ڕەنگە باوکیان یاخود دایکیان لە تەواوی کۆنفرانسەکانە بەشداریان کردبێ ئەوانیش لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام بە پێوی کە ئێمە با بڵین حوت بابەتی جیاوازمان هەڵبژاردە و لە پزیشکی و لە زانستی پەتی و زانستی پراکتیکی و کوردمان مرۆڤایەتەکان هەر یەکیان باسی و ئالانگاریانیان کردووە کە تیا توژن بۆ تۆ جەناب بدۆک و ئەگەر توێژەرێ بەشداربی لە بواری میدەی خۆ تا باسی ئەوە ناکەیت کە چه کێشەیەکت ڕوبەڕوو بۆ تۆ پاشانیش ئەمە دیوێکی تری هەڵسەنگێنەرەکان ئێمە 267 هەڵسەنگێنەرمان هەبووە لە بیانی و لە دەرەکی لە ناویانە بە 120 زانکۆ ینی غیریم زانکۆی هەڵسەنگاندنیان بۆ ئیشەکەمان کردو ئەم توێژەرانە لە ئەم هەڵسەنگێنانە لە دەروی زانکۆی خۆ من پاشان 63 وڵات بوون ینی بێجگە لە عێراق 63 وڵات بەڵێ بەشدا ئەمە ژمارەی باشە توێژەری تیا هەیە لە خوان سوپاس ینی وەخوا کە توێژەرە حالێن باڵێ فێرخوازە لە دکتۆرا و ماستەرە ئەمانە کە توێژینەکانمان نردون بۆ هەڵسەنگاندن توێژەر هەبووە بە هەڵسەنگێنەر هەبوو داوای کردو لە دوای ئەم کۆنفرانسا ئیش لەگەڵ ئەم بەڕێزەیە بکە یان کۆنتاکتی لەگەڵا بکە بەڵێ ئێمەش پێوانە تۆتوانە ئەتوانین لە ڕێگەیەوی کە دوای بڵاو بووە لە ڕێگەی ئیمێڵەوە ئەتوانن هاوبەشی بکەن و پەیوەندی بێکۆ بکەن ئەمە جێی دەستخۆشی و بەڕاستی بۆ ئێمە کە هەڵسەنگێنەرێکی دەروی وڵاتی خۆمان کە لە ئاستێکی باشیشان نەک هەر لەبەری دەرەوەی وڵاتەوە تاوانە لە ئاستێکی باش و زانکۆیەکی باش بتوانانی ئەم ڕای هەبێت لە سەرمان ئەمە بەڕاستی ئاوێنەیەکی جوان بوو ئێمە سپاس بۆ بەڕێزان زۆر سپاس بەڕێزت سپاس بۆ میوانی دۆمیشم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆر دیلان فەریدون سەرۆکی لیژنەی زانستی کۆنفرانس جا ئێستا پێم خۆشە یەکێک لە ئامادەبوانی نێو کۆنفرانس بانگەشی لای خۆمی بکەم کە بەڕێزیان هەم خوێندکاری دکتۆران لە هەمان کاتە بەزانین فیدباکی بەڕێزیان چی ئەبێت لەگەڵ تەواوی ئەو ئامادەبوانی کە لە نێو خودی کۆنفرانسەکە ئامادەبوون و توێژینەوەکەشی دەربارەی چی بووە زۆر بەڕێز دکتۆر توانە عەبدوڕەزاق بانەکەم خوێندکاری دکتۆرە لە زانکۆی سلێمانی و بەشداربووی کۆنفرانسیش دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوونە سلااو لەبێت تۆم کاتت باش بێت زۆر سپاس بە هەر لەوە دەست پێ بکەین بەڕێستان خوێندکاری دکتۆران دەستان خۆش بێت و بە ئومێدی سەرکەوتن لە بوارکی خۆتانە توێژینەوەکەتان باز لە چی ئەکات لە نێو خودی کۆنفرانس و فیدباکی بەڕێستان چیە بێت لەسەر تاوی کۆنفرانسەکە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان توێژینەوەکەی من باسی یاسایەکە ئەگریکەڵچرال پۆلیسی پێوترێ یاساک دابڕێژینەوە بۆ ئیدارەدانی ئاوی کشت و کاڵی بۆ پارێزگای سلێمانی کە بە دڵنیایی و ئەم توێژینەوەیە لە داهاتوویەکی نزیکە پاش ئەوەی کە با بڵێن تەواوی تێزەکەمان تەواو بوو بە خۆشحاڵیەوە پێشکەشی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی کوردستانی ئەەکەین بۆ ئەوەی کە لەو ڕێگایەوە بتوانن با بڵێن بۆ پارێزگاکانی تری کوردستان و عێراق ئەتواندرێ هەمان شێوە ئیدارەدانی ئاوی کشت و کاڵی با بڵێن لەو شێوازە بەڕێوە ببرێت
خۆتانەزان عێراق و کوردستان کەوتونەتە حاڵەتێکەوە کە لە ڕووی ئاو ئێمە کێشێکی زۆرمان هەیە بە تایبەت بە پێی ئەو داتایانەی کە ئێمە هەمانە زیاد لە 180 ئاوی با بڵێن فرێش پاک ئەڕوات بۆ پرۆژە کشتتوکاڵەکان و شێوازی ئیدارەدانی ئاو تا ئێستا لە کوردستانە لە زۆربەی ناوچەکانە بە شێوازێکە کە ئاوێکی زۆر بە فێڕۆ ئەچێ بەداخەوە بۆیە ئێمە لە ڕێگەم توێژینەوەیەوە هەوڵمانداوە کە بە تایبەت فۆکەسمان لەسەر با بڵێن تەرکیزمان لەسەر پارێزگای سلێمانیە و لەم ڕێگایەوە ئێمە محافظەی سلێمانی هەموو شوێنەکانی ترمان با بڵێن کەڤەر کردووە وەکو پێنج وێنە هەڵەبجەیە و با بڵێن ئیداری گەرمیانە ڕامیەیە منتقەی چەمچەماڵ و سەنگاوە خودی خۆ سلێمانی ناو پارێزگای سلێمانیە ماوەی توێژینەوەکەمان لەم بوارەیە بە تایبەت ئێمە ساڵێکمان پێچووە لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت جووتیارە نمونەیەکان کە من لێرەوە دووبارە زۆر سوپاسیان بکەم کە ئەوان لە با بڵێن لە لاینی پێشەوەی ئەو کێشانن کە ڕوبەڕووی کوردستان و عێراق بۆتەوە زەوی کشتتوکاڵەکان بە تایبەت لە بواری گۆڕانکاری کەشوهەوە ئەوانەیە بۆیە زۆرینەیان با بڵێن هەوڵی دۆزینەوەی ڕێگە چارە ئەدەن بە تایبەت ئەو ڕێگایانەی کە ئێستا هەمانە لە بواری ئاوداناوەکو ڕێگای دڵۆپاندن و یاخود سپرینکلین سیستەم لە زۆر شوێنە هەموو ئەمانەیە کە بەکاردێ وای کردووە کە با بڵێن ئاوێکی کەمتر بە فێڕۆ بچێ لەگەڵ ئەمانەشە ئێمە تەواو جوتیارەکان بەشێک بوون لە با بڵێن توێژینەوەکەمان لە هەمان کاتە لایەنی پەیوەندیدار decision makers لە حکوومەت ئێمە سەردانی با بڵێن لیژنەی ئاومان کردووە لە پەرلەمان سەردانی خودی بەڕێز جەنابی وەزیر خاتوبێکەر تاڵەبانیمان کردووە ینی ڕای حکوومەت ڕای با بڵێن جوتیارەکان ئەمە خۆی سیستەمێکە پێوترێ participatory approach participatory approach واتە لە ڕووی زانستی ئەوەیە کە لە ئیدارەدانی ئاوە تۆ پێویستت بەوە هەیە کە هەموو با بڵێن کەسەکان کە پەیوەندیدارە بەم ئیشەوە هەر هەمویان ئاڕای خۆیان هەبێت بە شێوەی فۆکەس گروپ بۆ ئەوی کە بتوانین با بڵێن لە کۆتاییە داتایەکمان دەست پێ کە ئەو داتایە ڕنگدانەوەی واقع بێت لە هەموو بوارەکانە لە هەموو لایەنەکانە سیرمان کردو بۆیە وەکوتم لەو ریزڵتی کە پێی گەشتونی ئێمە بە پێی ناوچەکان تەبان ئیشی زۆر باشمان کردووە دواتر ئەم ئێستا لە با بڵێن لە کۆنفرانسەکە ئەم توێژینەوەمان پێشکەش کردووە بە کۆمەڵێک ڕسێرجەر کە لێرە ئامادە بوون خۆشبەختانە فیدباکی باشیان هەبوو لەسەری و وەکوتم لە داهاتووترا لەگەڵ ئەو بەشانەی تری تێزەکە کە ئێمە ئیشمان تێکردووە ئەیکەین بە ڕۆدماپێک با بڵێن بۆ ئیدارەدانی ئاوی کشتتوکاڵی بە تایبەت بۆ ئەو مەحسوڵانەی کە لە هاوینە هەمانە تووشی وشکە ساڵی و کەم ئاوی ئەبن پێشکەشی وەزارەتی سەرچاو ئاوەکان کشتتوکاڵ سەرچاوەکانی حکوومەتیەکەین و لە داهاتووشە خۆشبەختانە هەنگاوی هاوشێوە لە پارێزگەکانی تری کوردستانە بگیرێتە بەر بۆ ئەوی کە بتوانین بە هەمومانەوە ئیدارەیەکی ئاوی با بڵێن بە شێوەیەکی ستاندارد و ئینتەرناشنڵ بتوانین ئیدارەی ئاو بکەین لە پارێزگاکانی کوردستانە. خۆش بێ دکتۆریان ڕوونکردنەوەیکی زۆر باشتە و بابەتێکی زۆر باشیشت هەڵبژاردووە کە خودی توێژینەوە کە تا لەبەرەوەی لە ئێستاە کێشی هەرە گرنگی کوردستان با بڵێن زەوی کشتتوکاڵیەکان و هەندێک گیر و گرفتە کە جوتیارانیش بەدەستەوە ئەناڵێنن دەست خۆش بێ دووبارە بە ئومێدین تێزێکی زۆر باش و سەرکەوتن بۆ تاوای توێژینەوەکەت دو پرسیاری خۆم لە بەڕێز دەکەم دوای ئەوەی کە توێژینەوەکەت هەڵسەنگێنرا تا چەندە بۆ نمونە هەماهەنگیەکەی لەگەڵ تاوی شارەکانی عێراق کە ئەوانیش تا چەندە هاوکار ئەبن بۆ خودی کوردستان کە بتوانن لە ڕووی دابینکردنی زۆرێک لە پێداویستەکان یاخود تاوی ئەو کێش و گرفتانی کە لە زەوی کشتتوکاڵیەکانە هەیە بتوانن هەردوو لا چارەسەرێکی دروستە بێت و چیتر کوردستان لەم گیر و گرفتە کشتتوکاڵیانە با بڵێن دەرباز ببێت یاخود ئەم گیر و گرفتانە کەمتر ببێتەوە. بەڵێ وەکو ئاماژەم پێیانی یەکێک لە با بڵێن ئامانجەکانی من لەم توێژنەوە ئەوەیە کە خزمەتێک بە کوردستان بکەین و ئێستا بە تایبەتر لە پارێزگای سلێمانی کە هەمانە بەڵام بە دڵنیاییەوە ئێمە لەگەڵ توێژەرەکانی تر لە با بڵێن ناوچەکەیە هەوڵ ئەیین لە داهاتوویەکی نزیکە پاشەوەی کە با بڵێن کۆی تێزەکە ئەکسپت کرا و با بڵێن تەواومان کرد وەکو من پێشتر بە هەتا جەنابی وەزیریشم وتووە خاتوبێگەرت کە ئێمە ئەمە وەکو پلانێک پێشکەشی ئەوانی ئەەکەی پاشەوەی کە تەواو بێ بۆی کە ئەمە بکرێت بە بێنجمارکێک با بڵێن بنەمایەک کە ئەتوانرێت با بڵێن پارێزگاکانی تر لەسەر هەمان شێوە ئیش و کار بکەین و بە دڵنیاییەوە من لێرەوە ئەمەوە بڵم کە وەکو توێژەرێک وەکو کەسێکە لەم بوارە ئیشم کردووە ئامادەین تایە کە
هەر توێژەرێکی تری بەڕێز لە هەر جێگایەکی کوردستان بێتە سەرخەت لە بواری ئیدارەدانی ئاوی کوشت و کاڵیە پێویستی بە یارمەتی ئێمە بێت ئێمە ئامادەین لە ڕووی زانستیەوە کە با بڵێن ڕێنمونی بکەین و بتوانین هەمومان بەیەکەوە خزمەتێک بە کوردستان و بە عێراق بکەین و وا بکەین کە چیتی ئیتر ئەوەنە ئاو بە فێڕۆ نەچێ بەڕاستی چونکە خۆتان نەزانن لە کاتێکین زۆر محریجە بە نسبەت ئاو عێراق لە کۆتا راپۆرتی با بڵێن نەتەوە گرتوەکان لە پێنجەمین وڵاتە هاتووە کە زۆر لاوازە بۆ گۆڕانکارەکانی کەشوهەوە و ئێستاش خۆتان نزان ئاو یەکەم با بڵێن پۆینتە کە ئێستا ئێمە ڕوبەڕووی کۆمەڵە کێشە کردوێتەوە لەگەڵ وڵاتانی دراوسەیە بۆیە زۆر گرنگە وەکو هەستکردنێکی بەرپرسیارەتی و نیشتیمانی کە هەمومان ینی هەر یەکێک لە توێژەرەکان هەر کەسێک لە با بڵێن لە کەسانی حکومی کەسانی بەرپرس لەم بوارەیە ئەم کەیسە زۆر بە جددی وەربگیرێ و ئەو داتایانی کە ئێمەکو توێژەر خۆمانی لەگەڵ ئاخەریکەکەین با بڵێن هاتوچوی مەدانی زۆرمان هەیە ئەم شتانە نەبێت بە با بڵێن وەکو توێژینەوەی کو دواتە فڕێ بدرێت لە شوێنەکە بەڵکو بکرێ بە بێنجمارکێک بۆی کە دواتر لەسەری وەکو تڕۆقێکی با بڵێن ئیش لەسەری بەردەوام بین و بە هەمومان وتوانین چارەسەر و کێشانە بکەین. زۆر سپاس بۆ بەڕێز زۆر سپاس بۆ میوانی سێمیشم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆر توانە عەبدوڕەزاق بەڕێزیان خوێندکاری دکتۆرا و لە هەمان کاتا بەشدار بووی کۆنفرانسەکە کە بابەتێکی هەرە گرنگی باس کرد کە ئێستا با بڵێن گیر و گرفتێکی تاو بۆ زەوی کشتتوکاڵەکان و بواری کشتتوکاڵی بە ئومێدین چارەسەرێکی دروست هەبێت لەم نێوەندەیە تاوەکو چیتر لە بواری کشتتوکاڵیشە بتوانین لە نێو خودی تەواوی کوردستانە ئەو گیر و گرفتانش لە ڕێگەی ئەم توێژەرە بەڕێزانەوە کە سەرجەمیان ببورن کە لەلایەن خوێندکارانی ماستەر و دکتۆراوە کە توێژینەوەی باشیان کردووە لەم نێوەندەیە بتوانن کێشە و گرفتەکان چارەسەر بکەن. ئەم بوارانی کە باسمان کرد ئەمە تەواوی سێمین کۆنفرانسی نێودەوڵەتی بوو کە لە زانکۆی کۆمار بەڕێوەچوو بە ئومێدین کۆنفرانسی لەم شێوەیە زیاتر دووبارە بێتەوە بۆ ئەستی باشی تەواوی بوارە جیاجیەکانی کە پەیوەندی هەیە بە ژیانی هەریەکێک لە تاکەکانی کۆمەڵگەوە.